بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت لەم بەرنامەیەدا قسە لەسەر یەکڕیزی کورد و ئەو پەرتەوازەیە سیاسی ئێستای هێزە کوردیەکان دەکەین کە بە زۆرێکی بێوەنە دەگوترێت لە دوای هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مانگی ڕابردووەوە سەریان هەڵداوە و پرسیار دەکەین ئایا ئەوەی ئێستا لە پەرتەوازەوی لە نێوان هێزە سیاسی کوردیەکان ڕوودەدات یەکێتی و پارتی لێی بەرپرسیار نین بەو ئیعتیبارەی سەرچاوەی کێشەکانی پەیوەست بەو پەرتەوازەیە لە ئێستادا ئەو دوو هێزە دروستکەریانن ئایا پارتی و یەکێتی دوو هێزی زۆر گەورە و بەرپرسیار نین کە سەرڕای ئەو هەموو تۆمەتانەی کە هێزەکانی تری کوردی لە دوای 12 مانگی ڕابردووە ئاڕاستەی ئەو دوو هێزەی دەکەن بەڵام ئەوان لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانیەوە هێشتا نانەوێ ئەو هێزانە بخەنە پەراوێزەوە و داوای یەکڕیزی نیشتیمانیان لێ دەکەن بەو سەرکێشی و عینیادی کە ئێستا هەریەک لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و هاوپەیمانی و یەکگرتو لە بەرامبەر داواکاریەکانی پەیوەست بە یەکڕیزی نیشتیمانی بەڕێوەی دەبن بەوە گەورەترین خزمەتێک بە ئەجێندای بەغدا و ئەو وڵاتە ئیقلیمیانە ناکەن کە هەر لە بنەڕەتدا کار لەسەر لەبەریەک هەڵوەشانەوەی هەرێمی کوردستان دەکەن ئایا ئەو یەکڕیزەی کە یەکێتی و پارتی داوای دەکەن هەرەوە نییە کە لە ڕابردوودا هێزەکان ئەزمونیان لەگەڵیاندا هەیە کە بریتە لە بە کۆرس و لە بە کۆمبارزکردنی ئەو هێزانە لە دوای یەکێتی و پارتی لە ئێستادا لە هەر کات زیاتر پێویستیمان بە یەکڕیزی و قوربانیدان بەو چاوەڕوانی حیزبیانە نییە کە بەتایبەت ئاوە لە بەرچاو بگرین کە چ لە بەغدا و چ لە دەوروبەر گۆڕانکاری زۆر مەترسیدار ڕوودەدەن بۆ قسەکردن لەسەر ئەمە هەریەک لە بەڕێزان دکتۆر حوسێن شەفیقشوانی ئەندامی ئەنجومەنی گشتی هاوپەیمانی لە ستۆدیۆی سلێمانی لەگەڵما لە ستۆدیۆی هەولێری پایتەختیش کاگل لاوەن جەلەلاغا ڕاوێژکاری یاسایی سەرۆکی پارلەمانی کوردستان لەگەڵما بەخێرهاتنتان دەکەم سوپاسان دەکەم هەروەها سوپاسی میوانە بەڕێزەکەی شاری هەولێری پایتەختیشم دەکەم دەمەوێت لە بەڕێزیانەوە لە کاگ لاوەندەوە دەست پێ بکەم کاگل لاوەن من دەزانم بەڕێزت ڕاوێژکاری یاسایی سەرۆکی پەرلەمانی کوردستانی و هەروەها لە هەمان کاتیشدا بە تاکید بەڕێزت ئینتیمات هەیە بۆ هێزێکی سیاسی دیاری ئەم کوردستانە کە بریتە لە یەکێتی نیشتیمانی کوردستان دەمەوێت سەرەتا لە دیدی حیزبەکەی بەڕێزتان بپرسم بۆ ئەوەی با یەکڕیزی نیشتیمانی کوردی ناو دەبرێت بەڕێزت لەو بارەوە چی دەڵێ؟ سڵاو لە ئێوە و لە بینەران من پێم وایە ئەو کێشەی لە نێو هێزە سیاسیەکان لە هەرێمی کوردستان هەیە ڕەنگ و ڕوشەکەی ناگەڕێتەوە تەنها بۆ ئەنجامی ئەو هەڵبژاردنە و تەنانەت ئەنجامی هەڵبژاردنەکانی تریش لە هەرێمی کوردستان ئەگەر بە مێژووی چەند سەد ساڵەی کورد بڕۆین هەر لە ئیمپراتۆریەتەکانەوە بگرە کە سنووریان بەسەریەکەوە بە هەمووی خاوەنی چەک و تفاقی خۆشی بووە کۆک نەبووە ئەو چارەگە سەدەی هەرێمی کوردستانیش سربەخۆ بووە یان نەتوانم بڵێم نیمچە سربەخۆ بووە هێزە سیاسیەکان بە مروری زەمان بەتوانم بڵێم کۆی هێزە سیاسیەکان نەوەک تەنها یەکێتی و پارتی بەرژەوەندی حزبی و سیاسیان خستۆتە پێش بەرژەوەندی گشتی بەرژەوەندی حزبیان خستۆتە پێش تەنانەت ڕێککەوتنیش لەگەڵ هێزەکانی تر یعنی لە ڕێککەوتنیشە ئەگەر بەلای خۆی دانەشکا بێتەوە هێزە سیاسیەکان ڕێککەوتنەکانیان پێشتر کردووە نمونەش زۆرە چ لە نێو هێزە ئەتوانم بڵێم ئەلمانیەکان چ لە نێو هێزە ئیسلامیەکان و لە نێو هێزە ئیسلامی و ئەلمانیەکانیش بەیەکەوە هێزە کوردیەکان بەداخەوە یعنی ئێمە بەشێکی پەیوەندی بۆ هەیە دیارە دابش کراوین لەسەر چوار وڵاتکار هەمیان دوژمنی سەرسەختی کوردون و ئەمانەتوانیویانە بەرژەوەندە سیاسیەکانی ئەو هێزە سیاسیانە بەخۆیانەوە بستنەوەیان بە شێوەیەک لە شێوەیەکان وابەستەیان بکەن سربەخۆیی لە دەست بدەن هەر کاتێک بیانەوێ بەکاریان بێنن ئەمە بەشێکی بووە بەشێکی تریشی ئەوەیە بەداخەوە پرۆسەی سیاسی لە عێراق بەگشتی و لە هەرێمی کوردستان بە تایبەتی تا ئێستا ئەتوانم بڵێم نەگەیوە و نەخەمڵیوە نەچۆتە ئاستەی هێزە سیاسیەکان لە پێناوی بەرژەوەندی گشتی قوربانی بدەن و ئەتوانم بڵێم نەچۆتە ئاستەی کە هێزە سیاسیەکان درک بەوە بکەن کە ئەرک و مەهامی ئەوان خزمەتی گشتی و پێشکەشکردنی خزمەتی گشتیە ئەگەر بگەڕێنەوە سەر بیدایەتی تەقدیمکردنی بەرنامەکەت باس لەوە کرد کە یەکێتی و پارتی لی بەرپرسن ئەزانی نابێ قسە لەسەر ئەوە بکرێت لەبەرەوەی ئەو دوو هێزە گەورن بە قەبارەیان مێژویان زیاترە لە مێژووی سیاسی و سەربازیشیان زیاتر لە هێزەکانی تر بەرپرسی هەموو ئەوانن هێزە سیاسیەکانی تر لە هەرێمی کوردستان هیچ پارتیەکە ئەوان تەبانین لەگەڵ دەزانین لە کوێدا یەکێتی و پارتی بە بەرپرسیار دەزانرێت بە تایبەتی لە ئێستادا لێرەوە کە تۆمەتبار دەکرێن لەلایەن کۆمەڵێک هێزەوە کە بەوەی کە دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردنەکانی 12 مانگی ڕابردوویان کردووە ڕێک ئەم پرسیارەی سەرەتام ئەمەی مەبەست بووە
بەڵێ جاگەر کاتم بدێ وەڵام بدەمەوە فەرموو مەسەلەی یەک ڕێزی جیاوازە لەگەرەوەی ئەو کێشانەی ئێستا ئەو کێشە سیاسی ئێستا لە نێو حزبە سیاسیەکان بەگشتی لە کۆی عێراق و لە کوردستانیش هەیە ئەو کێشە سیاسیە پێشتریشە بووە ئەتوانین بڵێن ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە کێشەیەکی سیاسی دروست کردووە کاریگەری نەبووە لەسەر یەک ڕێزی پێش ئەو هەڵبژاردنەش نەبووە و ئەتوانم بڵێن پێش هەڵبژاردنەکەی تریش لە عێراق نەبووە و ئەمە تەنها یەکێتی و پارتی نییە کە پەنجەی تۆمەتیان بێ و درێژەکرێنن وڵات دەستکاری ئەنجامەکانی هەڵبژاردنیان کردووە ئەگەر ڕاست بێ ئەمە هێزەکانی تریشە و من باسی یەکێتیەکەم کاک شۆڕش ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان تەزویری بکردبایە ئێمە بۆ ناهاتین ئەگەر بەو شێوەیە کە باسەکرێت کۆمپیوتەرێکە و دانیشتونە و دەستکاری ئەنجامەکان کراوە خۆی ئێمە لە ڕواندز ئێمە 27 ساڵە براوە بووینە بۆ ئەوزارە دەنجی خۆمان لانی کەم وەکو خۆی ڕانەگر نەک زیادمان نەکرد لە باڵەکایەتی و لە چۆمان کە ئەم شوێنانە هەمووی بە قەڵای سەوز لە ڕواندزی شەوەوان ناسراوە بۆ دەنجی ئێمە لەوێ کەمی کرد ئەمانە لەولادانێ ئێمە لە هەولێر کە بن هەمووتان ئەزانن هەولێر بەنسبەت یەکێتی زۆر ئەم پرسیارە نابێت لە بزوتنەوەی گۆڕان لە کۆماڵ لە هاوپەیمانی لە یەکگرتو بکرێ بۆچی دەنجی یەکێتی لەم سنوورەکەمی کردو ئەمە دەبێت لە پارتی بکرێن پرسیارە بۆ ڕوبەڕووی پارتی ناکەنەوە کە حاکمی ئەوەیە نا ئێمە ئەڵێن ئەگەر تەزویرمان کاک شۆڕش ئێمە ئەڵێن ئەگەر تەزویرمان کردووە بۆ دەنجی خۆمان لەو شوێنانە شڕانە ئەگرت چونکە ئەوەی باسەکرێ ئەو تەزویرە لەو شوێنە نەبوو بەدەست لە شوێنێکی تر بووە وەکو باسەکرێ ئەوە لە ژوورێک بووە دانیشتونە هاک کراوە مادام هاکمان کرد بۆ دەنجی ئەوێشمان نەکرد ئێستا کێشەیەک هەیە لەوەی کە پەیوەندی بە پەیوەندی نێوان هێزە سیاسەکانی کوردیەوە خۆت دەزانی ینی گرژی و ئاڵۆزی و پەرتەوازیەکی زۆر هەیە حزبەکەی بەڕێزت یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕوانی چییە داوای چێ لەم هێزە ناڕازیانە ئێمە نەوەک لە هێزە ناڕازیەکان بەڵکو لە خۆمانەوە دەست پێ کردووە و ئەگەر سەیری یەکەم بەیاننامە یەکێتی بکەن لە دوای ئەنجامەکانی هەڵبژاردن کە ئەنجامەکان نافەرمی بوون ئێمە داوامان کردووە کە هەموو هێزەکان بەهەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی و نەتەوەیی تەعامل لەگەر ئەنجامەکان بکەن و ڕاشمان گەیاندووە ئێمە لە پێناو بەرژەوەندی گشتی ئامادەین هەموو قوربانیە بکەین و ئێمە لە هەڵبژاردنەکانی تریش ئەگەر سیر بکەن و لە کێشەکانی تریش لە هەرێمی کوردستان تەزحیەمان بە بەشێک لە بەرژەوەندیەکانی خۆمان داوە هەمومان بینیمان کە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکی پەرلەمانی ناردە ماڵەوە ئەوە ئێمە بووی نەوڵماندا ڕابگرین بەم شێوەیە ئەگەر ناخۆ ئەمانتوانی بین لەگەڵ ئەواندا نشین و کۆبوونەوەی پەرلەمان بکەین بەڵام ئێمە نەمان کرد کە لەگەڵ ئەوەی بەشێک لە برایانی بزودنەوەی گۆڕان و بەشێک لە برادرانی پارتی دیموکراتی کوردستانیش هەوڵی زۆریاندا یەکێتی نیشتیمانی کوردستان ناشرین بکەن بەڵکو وایان دانا کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەبەبە کە ئەم بارودۆخە بەم شێوەیە ناهەموارەیان نەتوانم بڵێم ناخۆشەویستە بەڕێوە ئەچێ بەڵام ئێمە نەهاتین بەلای هیچ یەکێکدامان نەشکاندەوە بۆ ئەوی بارودۆخی هەرێمی کوردستان بە شێوەیەک تێک نەچێ کە لە کاتێکدا پێویست بوو بیکەین چونکە ئێمە کە بارودۆخمان خراپ بوو برایانی گۆڕان لەگەڵ پارتی ئەمەیان کرد بەڵام ئێمە نەمان کرد بۆ چونکە بەرژەوەندی نیشتیمانی و نەتەوەییمان پێ لەسەر بەرژەوەندی حزبی بوو و پێمان وابوو بەرپرسیارەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەرپرسیارەتی هێزەکان زۆر گەورەترە ئێمە بین لە پێناوی چەند کورسیەک یان لە پێناوی چەند وەزارەتێک ئێمە بین لەگەڵ لایەنێک ڕێک بکەوین لە کاتێکا پرۆسەی دیموکراتی لە هەرێمی کوردستان لە کەدار کراوە لە کاتێکا مؤسسەیەکی گەورەی هەرێمی کوردستان کە دەیان ساڵە ئێمە قوربانی بۆ ئەدەین یەکێتی نیشتیمانی کوردستان و هێزەکانی تریش خوێنیان بۆ ڕشتووە ئێستا پەکە خرێ و ناشری نەکرێ و بەهێزی چەکدار سەرۆکی پەرلەمان دەرەکرێت ئێمە قوربانیمان بۆدا بۆ ئێستاش من پێم وایە پەیامی یەکێتی نیشتیمانی کوردستان بە هەمان شێوەیە ئێمە پێشتریش وتومانە ئەگەر بێت و لە ئەنجامی دووبارە ژماردنەوەی دەنگەکان بەدەست لە دەستێکی ئەمین دەنگەکانی ئێمە کەم بکە ملێرە و ڕایگەێنم ئێمە ڕازینە زۆر باشە کاک لاوە زۆر باشە دکتۆری بەڕێز سەرڕای ئەو هەموو تۆمەتانەی کە هەریەک لە بزوتنەوەی گۆڕان هاوپەیمانی کۆمەڵ یەکگرتو و چزانم بزوتنەوە شوێعی دایانە پاڵ ئەم دوو حزبە پارتی و یەکێتی و بە تایبەتی یەکێتیش تۆمەتبارتانکردن بە تەزویر تۆمەتبارتانکردن بە دزینی دەنگەکان لە بەغدا و لێرە لەوێ چەندین هەنگاوتان نابوو بەدناوکردنی زیاتری ئەم دوو هێزە و هەروەها کۆمەڵە ڕێوشوێنیشتان گرتە بەر بۆ ئەوەی دوازار ئەم ئیستیحقاقە سیاسیک ئەم دوو هێزە لە ئینتیخابات بەدەستیان هێنابوو لیان هەڵوەشێنەوە بەڵام هێشتا ئەم دوو هێزە هەز ناکەی زۆر بەرپرسیارانە مامەڵە لەگەڵ ئەم کاردانەوانەی ئێوە دەکەن و هێشتا بەڕەحابەتی سەدرەوە ینی داواتان لێ دەکەن بەرپرسیارانە مامەڵە بکەن و ئەو دەجوێت لە کارلاوەندەکە ئەوان تەنانەت تا ئەندازە قوربانیدان وەکو یەکێتی ئامادەن ینی لەگەڵ ئێوە بڕۆن هەز ناکە ئەم دوو هێزە بەفعلی دوو هێزی زۆر گەورن وەکو بەرپرسیارەتی وەکو قێم و بەها من لەگەڵ ڕێزم بۆ قسەکانی کاگلاوان جارێک پێشەچی بە
سڵاو بۆ ئێوە بۆ بینەری تەلەڤیزیۆنەکەتان سڵاو ڕێزم بۆ میوانی بەرنامەکەشت کاگلاوەند لەگەڵ ڕێزم بۆ وەڵامەکانی بەڵام من تێبینیم هەیە لەسەر چەند پێشوەی وەڵامی بەڕێز بمەوە تێبینی لەسەر قسەکانی بەڕێزی کە ئەڵێ بە ڕەحابە سەدر و ئێمە ئەنجامەکانیش خۆڵەکەین بەڵام وانە خۆ دەزانی ئێمە وەکو هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری لە سەرەتای دروستبوونمانەوە داوای یەکڕێزی و یەکوتاری لە دەنگی کوردمان کرد بەرامبەر بە هەنگاوەکانتان پێچەوانی ئەم قسەیە لە پاشی سەختەکاریەکانی 12 ئایار 12 ئایار هەڵبژارنی 12 ئایار سەختەکاریەکان کە بە جۆرێک بوو بەڕاستی ئەتوانی بڵێن ئاشتەوایی نیشتیمانی و ئاشتەوایی سیاسی لە هەرێمی کوردستانە هەڵوەشانەوە و برینەکانی نێو ماڵی کورد بە جۆرێک قوڵ کردەوە کەوا لاینە سیاسەکان هیچمان متمانەیەکیان بە پرۆسی سیاسی و دیموکراسی لە هەرێمی کوردستانە نەمینێت و لەگەڵ ئەوەشە بینیمان دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە کە خۆی بینێتەوە لە پارتی و یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان ئەم دوانە بە هاوبەشی لە چەند ساڵی ڕابردووە چۆن دەسەڵاتیان قۆڕەقکار کرد بۆ بەژمەدە تایبەتە سیاسیە تەسکیە حیزبیەکانی خۆیان بە هەمان شێوە هاتن لە پرۆسی هەڵبژاردننی 12 ئایار بە شێوەیەکی زەق سەختەکاریەکانیان هاوبەش کرد لەگەڵێکە لە نێوان خۆیانە من ئەو برادرە ئەڵێ ئێمە لە ڕەواندز و لە هەولێر و لەمانە دەنگمان کەمی کرد ئێمە واقع نییە ئەمە واقعە بەڵام ئەمە من بە ڕێککەوتنیەکی سیاسی نهێنی دایانێن کە ئەم دوو هێزە سیاسیە لە پێناو پاراستنی بە ژۆندەکانی خۆیان بۆی سەختەکارەکانیان زۆر زەق نەبێت ئەمە تۆمەتی شترنی لە درێژی ئەم ئەمە تۆمەتنی ئەمە ڕاستی واقعە ئەمە ڕاستی واقعە کە تەماشاکەی لە کەمی کورسەکانی لە سلێمانی و لە هەولێر هاوشێوەیە زیادکردی دەنگی پارتی لە مووسڵ لەگەڵ زیادکردنی دەنگی یەکێتی لە کەرکووک هاوشێوەیە کەمکردنی دەنگی یەکێتی لە دوهۆک لەگەڵ کەمکردنی دەنگی پارتی لە هەڵەبجە ئەمە هەمووی هاوسنگیەکیان دۆزیەوەتەوە بۆ ئەوەی سەختەکارەکە بە شێوەیەک بێ هاوسنگی هەبێت لە نیوان هەونەوە وەک بڵێ ڕێکەوتنیێکی سیاسی لە بینی هەردووکانە چۆن لەوە پێش ڕێکەوتنی سیاسی ناتوانانی بیسەلمێنی ئەمە هەر تەخمینێ ئەمە سلمانەکە باشترین بەڵگە سلماندنی ئەوەی کە تەزویرات کراوە لە هەرێمی کوردستان و لە کۆی عێراق بڕیارەکەی ئەمڕووی دادگای فیدرالی عێراقە کە بڕیاریدا کە دەنگکان ینی بەدەست بشمێنەوە و بڕیاری 45 مادەی هەمارکردنی مادەی 45 پەرلەمانی عێراق پەسەند کرد ئەمە نیشانەی ئەوەیە کەوا سەختەکاریەکەیە لە هەڵبژاردنەکان و گەڕانەوەی دەنگە تایبەتەکانیش کە پاژەوەی ئیلغا کرایەوە ئەمان دڵیان بۆ خۆشە کە ئەمە دەنگانە گەڕاوەتەوە نەخێر ئەمە بڕیاری دادگا ئەڵێ ئەم دەنگانە ئەبێ بەدەست هەڵبژێرێتەوە و چۆن دەنگی گشتی بەدەست ئەژمێرێتەوە ئەمە وای کرد کەوا بۆ ئێمە سەلماندی و بۆ کۆی جەماوەری کوردستانیش سەلماندی ئەم دوو هێزە لە پشت ئەم ساختەکاریۆن و ئەم دوو هێزە لە پشتی ئەو پەروتەوازێن کە لە ماڵی کووردا هەیە لە 23 ساڵی ڕابردووە ئێمە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو کاگلاوان باسی مێژووی کرد ئەمەش ئەگەر بگەڕێمە بۆ مێژووی حیزبەکەی بەڕێزی وا بزانم یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو لایەنە سیاسیە کە زۆرترین ناکۆکی هەبوو لەگەڵ سەرجەم لایەنە سیاسەکانی لەسەر ساحەی کوردستان لە مێژووی دروستبوونی تاکو ئەمڕۆی و خراپترین مێژووی پەرتەوازەیی ماڵی کورد لە شەڕی نەگریسی ناوخۆی نەوەتەکانە خۆی بینێتەوە لەگەڵ ئەم دابەشبوونی کە لە 16 ئۆکتۆبۆرا بینیمان لە نێو ماڵی کووردا ڕوویدا لە پاش بڕیاری ڕفراندۆم و ئەو بەدەستەوەدانی ساڵ 51 خاچی کوردستان بەدەستی هێزەکانی حەجی شعبی عێراقەوە و ئاوارەبوونی سەرجەم خەڵکی کوردانی خەڵکی وڵی پرسیارەکەی ممدەوە ئەم دوو هێزە بەڕاست دوو هێزی زۆر بەرپرسیار نین سەرڕای ئەو هەموو تۆمەت و ئەو هەموو چوزانە بەدناوکردنی کە ئێوە دەستان پێ کردووە بەڵام ئەمان هێشتان داواتان لێ دەکەن گفتوگۆ بکەن داواتان لێ دەکەن کە بەرپرسیارانە مامەڵە بکەن داواتان لێ دەکەن کە نێو ماڵی کوردی ڕێک بخەینەوە لە پاش ئەوەی کە بینیمان لە پاش ڕاگەیاندنی دەرەنجامی هەڵبژاردنەکانی 12 ئایار ئێمە نەتیجەکەمان قبوڵ نەکرد ئێمە و لایەنە سیاسەکانی تر کە خۆی بینیەوە لە گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ بینیمان یەکێتی نیشتیمانی کوردستان نەک بە ڕێحابی سەدرەوە بەڵکو بە زەبری هێز و چەک بە زمانی شەق وەڵامی لایەنەکانی دایە بە تایبەتی بستنەوەی گۆڕان کە بڵێن ئەم 4-5 لایەنە سیاسیە کە لە مەکۆی گۆڕان لە کۆبوونیان کرد بۆ ئەوەی بزانن چۆن معاملەکەن لەگەڵ ئەم دەرەنجامە ساختەکاریە کە لە هەڵبژاردنەکە کراوە چۆن ڕەتیکەنەوە لەو کاتێ بینمان هێزی چەکداری یەکێتی بە فەرمانی یەکێک لە فەرماندە سەرۆکیەکان یەکێتی
هێرشیان کردە سەر مەکۆی سەرەکی بستنەوەی گۆڕان کە سەرجەم لایەنە سیاسەکان لەوێ بووکە ئەمە مانێ ئەوەیە کە نەک تعدایا خۆت دەستدرێژی کراوەتە سەر بستنەوەی گۆڕان بەڵکو دەستدرێژی کراوەتە سەرجەم ئەو لایەنە سیاسانی کە ناڕازین و کۆبوونەوە لەو ساتەیە کە لە مەکۆی سەرەکی گۆڕان ئەمە نیشانی ئەوەیە ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە نەک بە دڵێکی فراوان بەڵکو زۆر بە دڵێکی تەسکەوە یا بە بێدڵیەوە تعاملی کرد و ویستی بە زەوری هێز دەنگی ئەو لایەنە ناڕازیانە کە بکات کە ناڕازی بوون لە دەرەنجامی ساختەکاری ئەبینین پاش ئەوەش جێی سەر سوورمان ئەبینین پاش ئەوەش هاتوون ئەڵێن ئێمە یەکریزی و یەکریزیان کرد بە تەپڵی سەرکەوتن وایان زانی ئەم نەچی ساختەکاریە بۆیان نشێتە سەر و ئێمە بێدەنگە بین بەڵام ئێمە بەڵێنماندا بە جەماوەری خۆمان بە دەنگدەری خۆمان و هاوپەیمان بووین لەگەڵ لایەنەکانی تر وەکو گۆڕان و کۆمەڵ و یەگرت و شوعی و سۆسیالیستکەوە ئێمە لەو ساختەکاریە بێدەنگ نابین ئەوان بە ناچاری کە زانیان ئێمە فشارە سیاسیەکانی خۆمان و یاسایەکانی خۆمان و دیپلۆماسیەکانی خۆمان خستەگەڕ و ئەوە بوو لە پەرلەمانی عێراق بینیمان ئەم بڕیاری ئەوە دەرچوو کە دەنگەکان بەدەست بشمێرێتەوە و لەگەڵ ئەوەشە حکوومەتی عێراق هاتە سەرخەت و دوایش بینیمان لە ئاخیرە لەم ڕۆیە خۆشبەختانە بینیمان کە محکەمەی ئێتیحادی زۆر باشەکەەوە بڕیارەکەی پەرلەمان بڕیارێکی پەسەندە زۆر کاگە لاون دەگوترێ ئەو داواکاری کە پارتی و یەکێتی هەیەە بۆ یەکڕیزی لە ئێستادا لە ڕاستیدا جگە لە خیتاب و ئیستیهلاشێکی عەلامی بەولاوەتر هیچی تر نییە بە تایبەتی لە دوای ئەوەی کە لە 12ی مانگی ڕابردوو ئەم 2000 بە قسەی کۆمەڵی هێزی کوردی بێ تەزویرێکی زۆر دەکەن و دواتریش بەوە ناوەستن ینی وەکو دکتۆریش قسەی لێکرد اینجا هێزش بەکاردێنن بۆ چوزانم خۆڵقاندن و سەپاندنی دۆخێک کە ئەم دوو هێزە دەیانەوێت بەڕێزت لەو بارەوە دەڵێتی باسی لە مێژووی یەکێتی کرد دکتۆر طبعاً ئەوە قەدەری خوایە مێژووی ئێمە دەیان ساڵە و شتێکی ئاساییشە یعنی ئەوەی کار نەکە هەڵە ناکە دیارە ئێمە وجودمان هەبووە کارمان کردووە هەڵەشمان کردووە و من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان لەو مێژووی بەدەر نەبووە لە هەڵی استراتیجی زۆر گەورەش و قەدەری خوش وایە کە مێژوو تەمەنی بەشێک لە هێزەکانیان نەتوانم بڵێم خوشکوبرایانم لە هاوپەیمانی بۆ دیموکراسی و دادپەروەری چەند مانگێکە ینی تەجروبەی ئەوانمان نەبینیوە بۆیە ئاساییە ئێمە تەمەنی ئێمە دەیان ساڵە ئاسایی ئێمە هەڵەمان کردبێ ئەو خیتابەی یەکێتی و پارتی من پێم وایە ناویان لێ ناوە خیتابی یەکێتی و پارتی خیتابی هەمووانە ئەو خۆسەرجەم هێزە سیاسیەکان سەرکردەکان کە باس لە کێشەکانی هەرێمی کوردستان یان کێشەی هەرێمی کوردستان و بەغداکەن هەمیان باس لە یەکڕیزیەکەن و ئێمە کە داوا یەکڕیزیەکەن مانای ئەوە نییە ئێمە بەبێ هێزەکانی تر هیچمان پێ ناکرێ یان دەستەوەستان وەستاوین خۆ ئێمە ساڵانی تریش لە بەغدا بووینە هێزەکان کۆک نەبوونە تەنانەت یەکێتی و پارتیش لە بەغدا توانم بڵێم یەک نەبوونە فراکسیۆنەکەی ئێمە بە درێژایی ئەو 4 ساڵی لە بەغدا بووە کێشەی زۆرمان هەبوو لەگەر پارتی دیموکراتی کوردستان بەڵام کاگلاوان دەگوتری ئەم جارە کێشەکان جیاوازن کاگلاوانیش خۆی بپارێزێ لێرە مەجاڵێکی بدە دەگوتری ئەم جارە کێشەکان جیاوازن و کاردانەوە و هەنگاوی ئەم هێزانەی کە ناڕازین لە سیاسەتی پارتی و یەکێتی خۆت دەبینی ئەم جارە جیاوازە ئەم جارە ئەم هێزانە ڕوو دەکەنە بەغدا بۆ لە یەکلایکردنەوەی هەندێک کێشەی خۆیان لەگەڵ یەکێتی و پارتی لە ڕابردوودا ئێمە ئەوەمان نەبینیوە بەڕێزم کاک شۆڕش ئەو هێزانە تەنها لەسەر شاشاڵن ئێمە ڕوومان کردوتە بەغدا و ئێمە هەوڵمان داوە بەغدا بێتە سەرسکە من نازانم ئێوە ئەمڕۆ بڕیارەکەتان بەدیتم بینی و سەیری بڕیارەکەتان کردو ئەوەی دادگا ئەوانەی کە تانەیان داوە کۆمسیۆنە بەڕێز سەرۆکی کۆمارە پارتی دیموکراتی کوردستانە و 6 هێزەتانیان لێداوە لە ئەنجامەکانی هەڵبژاردن ئەگەر سەیر بکەی ئەمڕۆ ئەوە ئێمە تانەمان لێداوە بۆیە بە ئەنجامەکانیش ئێمە دڵمان خۆشە کێشەمان نییە ینی من پێم سەیرە تۆ بێ لە زیاتی من قسە بکەی کاکە من یەکێتیم ئەڵێم ئێمە ئەوەمان قبوڵە و ئەڵێم ئێمە تەجروبەمان هەیە پێشتر خۆ ئێمە لە ساڵی 2013 خەڵک بینی یەکێتی نیشتیمانی کوردستان بە چ ڕادەیەک دەنگەکانی کەمی کرد ئێمە لە زیاتی ئەوەی بین ڕخنە لە خەڵک بگرین ئێمە لە زیاتی ئەوەی بین تەنها باسی تەزویر بکەین کە پێمان وابوو تەزویریش کراوە ئێمە هاتین گلەیمان لە خۆمان کرد باسمان لەوە کرد کە سەرکردایەتی ئێمە کەم تەرخەم بووە باسمان لەوە کرد کە ئێمە ڕێخستنەکانی ئێمە نەیتوانیوە بە شێوەیەک وەڵام دەرەوە بێ قەناعەت بە خەڵک بکا بێن دەنجی پێ بدەن بەڵام بەبلعکسی ئێستا هێزەکانی تر ئەبینین تەنها هاتوون یەقەی یەکێتی نیشتیمانیان گرتووە لە بەرەوەی تەنانەوانە هەمیان لە منداڵدانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەدایک بوون ئاساییشە لە بەرەوەی ئەوانە توانن تەنها بێن پەلاماری ئێمە بدەن لەلایەکی تر لەو زۆنەی ئێمە تێیدا باڵا دەستین یعنی ئێمە شتێکی حاشا هەڵنەگرا دیموکراتیەت و ئازادی لای ئێمە زیاترەوەکو لە شوێنەکانی تر هەیە و ئێمە زیاتر ڕێگەمان پێداون ئەوان هاتن لە شارەکانی تر نەک تەنانەت خۆ پیشاندان
هەوڵیشیاندا خۆپیشاندان بکەن هەمیان گیران و دەست بەسەر کران بۆیە ئێمە پێمان ئاساییە کاک شۆڕش ئێستا و هێزە سیاسیانە تەنانەت ئەگەر بێن هەڵەش بکەن بەرامبەر ئێمە سەبارەت بەو ڕووداوەی لە گردەکە ڕوویدا ئەو ڕۆژە منەمەوە بۆ بینەران ڕوون بکەمەوە برادرانی گۆڕان ئەگەر بێویژدانی نەکەن ئەو سەرکردە سیاسیانی کە تەلەفۆنیان کرد چونکە ئەوەی من بۆ باسەکەم ئێستا بۆ بینەران ئەوە زانیاریە ئەوان خۆیان تەلەفۆنیان کرد کە کێشەیان هەیە بەشێک لەو ئەندامانەی ئەوانیان بەشێک لەو چادێرانەی ئەوان کە لەسەر سندوقەکان بووە کە ژمارەیان بۆ 300 بۆ 400 کەس ئەبێ چونەتە ناوگردەکە ئەوان ڕازی نەبوونە بە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕخنەیان لە سەرکردایەتی و لە خانەی ڕاپەڕاندن گرتووە پێیان وتون کە ئێوە دوای خوالی خۆشببوو کاک نەوشێروان شایانی بەڕێوەبردنی ئەوە نین ئەوان هەوڵیان داوە فەوزا دروست بکەن لە نێوگردەکە دیارە بەشێک لەو برادرانە ئێمە پەیوەندی کۆمەڵایەتی تونند و تۆڵمان هەیە تەنانەت لەگەر برادرانی هاوپەیمانیش لەگەڵ بەشێکیان برادرانی گۆڕان بەشێک لەمانە پەیوەندیان بە ئاسایشی ئێمەوە کردو بۆەوەی بچن لەوێ بەهانایانەوە بچن کاتێک برادرانی ئێمە یان ئاسایش و هێز ئەمنیەکانی ئێمە نزیک ئەوێ بوونەوە بەداخەوە ڕاگەیاندنی ئەوان دیارە لەو باڵە نەبووە یان نەتوانم بڵێم لەو گروپە نەبووە کە لەگەڵ ئەو تەلەفۆنە بووە ڕاگەیاندووەکەوە هێزی یەکێتی ئەوە ئەوێ پەلاماریان بدا و تەقە لە نێوان هەردوو لا ڕوویدایەوە من پێم وایە هەمووی لە نێوان 7 بۆ 10 دقە بوو ئەگەر لە ڤیدیۆکەش سەیری بکەن دوای ئەوە کۆنتڕۆل کرا و ئێمە کێشەشمان نەما پێویست ناکە خەڵکی تر لە زیادی ئێمە بێ قسە لەسەرەوە بکات چونکە ئێمە دوای 48 ساعت دوای ئەوە ئەم کێشەیە ناڵێم کێشەی ئێمە و گۆڕان ئەم کێشەیە لە مابینی ئێمە و بزوتنەوەی گۆڕان چارە سەر بکرا زۆر کاگلاوان نابێ ئێمە بیبەستینەوە بە کێشەیە لە نێوان هێزە سیاسیەکان ئێستا کێشە هەیە لە نێوان هێزە سیاسی کوردیەکان بەر لەوەی یەکێتی و پارتی داوای یەکڕیزی لەم هێزانە بکەن وا پێویست ناکە کە ماکو سەرچاوی هەندێک کێشە و گرفت بە تایبەتی کە لە دوانزەی مانجی ڕابردووە سەریان هەڵاوە توزانم ئەمانە چارە سەر بکەن ینی کەمانە لە ئێستادا لانی کەم سەرچاوی کێشەی گەورن بۆ پەیوەندی نێوان هێزە سیاسی کوردیەکان بڵێ بەدڵنیایی خۆی ئەوەی ئەی برا گەورە بێ ئەبێ باز بدا من پێم وایە یەکێتی بە تایبەتی من باسی یەکێتیەکەم یعنی پارتی خۆزگە برادێکی ئەوان لێرە ئەبوایە قسەیە کرد من پێم وایە ئێمە مادەم خۆمان پێبرا گەورەیە یان نتوانین بڵێم لەو زۆنە کە ئێمە دەنجی لەوان زیاترمان هەیە یان نفوزمان هەیە بۆی ئەبێ قبولی ئەوەش بکەین ئێمە باز بدەین لە پێناوی ڕاگررتنی هاوسەنجی و لە پێناوی ڕاگررتنی ئەو تەبایە لە نێوان ئێمە ئەوان هەیە بۆ ئەوە من پێم وایە ئێمە پرۆژەیەکمان ئامادە کردو بەڵام بەداخەوە بینیمان کە هێزە سیاسیەکان تەنانەت ئامادە نەبوون دانیشتنیش بکرێتاوەکو ئەنجامەکانی هەڵبژاردن بەدەست ئەژمار نەکرێتەوە پرۆژەکەی ئێمە ئەوەیە تەحالفێکی کوردستانی پێک بێت لە بەغدا ئێمە هەمومان بەیەکتیم و بەر لەوەی بچینە بەغدا ئێمە بۆی تەجروبەی ئەو سێ خوڵەی پێشتر کە لە بەغدا هەبووە دووبارە نەبێتەوە ئێمە استراتیزیێکی نەتەوەییمان هەبێ و پلانیشمان هەبێ پلانی ئەیوبیسیمان هەبێ بۆ جێبەجێکردنی ئەو استراتیزە ئەو هێزە کوردیانەی کە لەوێ کورسیان هەیە هەمومان بەیەکەوە کار لەسەر ئەوە بکەین جیاوازە سیاسیەکانمان نەبینە ئەوێ بەڵام بەداخەوە تا ئێستا ئەوە ڕێک نەکەوتووە و لە حالەتێک ئەگەر ڕێکیش نەکەوێ و لە حالەتێک ئەگەر نەشتوانین ئێمە ئەو تەحالفە کوردیە دروست بکەین من پێم وایە ئێمە وەکو هێزێکی سیاسی ئەم پرۆژەیە دەستبەرداری نابین زۆر باشە زۆر باشەکانیشمان وەلائەنێت پێشتریش زۆر باشە کەی واز لەو سەرکێشی و عینادیە سیاسی دەهێنن لە ئێستادا کە هەرێمەکە چ لە بەرامبەری بەغدا و چ لە بەرامبەری وڵاتانی یەکلیمیش ینی ڕوبەڕووی کۆمەڵک کێشە و مەترسی زۆر گەورە بۆتەوە کاتی وە نهاتوە قوربانی بدەن وەکو چون یەکێتی پارتی ئامادەن قوربانی بدەن پارتی یەکێتی هەرگیز قوربانیان نەداوە لە پێناو یەکڕیزی ماڵی کورد و یەکگوتاری سیاسی کورد بەرامبەر بە بەغا و بە ڕووداوە ناوچەکانی بڵێن کە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستشە کە کاریگەریان هەیە لەسەر دۆسیەی کورد من حەزم کرد لە ناو قسەکانی و بەڕێزە کە ئەڵێ برادرانی بزنەوەی گۆڕان داوای هاوکاریان لە ئێمە کردووە بۆ ئێمە بچین وا دیارە کاگلاوان ئاگای لەوە نەبوو کە پاش ڕووداوەکان شێخ جعفەر بەرپرسی هێزەکانی یەکێتی نیشتیمانی بۆ کەناڵی ڕوودا و لێدوانێکی داوتی بەڵێ من فەرمانم کردووە و تەلەفۆن ڕوویداوە لە نێوان من و یەکێک لە بەرپرسەکانی بزنەوەی گۆڕان و من هێزم ناردۆتە سەریان و تەقەلەوە دەستی پێ کردووە و لەگەڵ ئەوەشە یەکێتی نیشتیمانی کوردستان وە بزانم کاگلاوان ئاگەی لە لێدوانێکی بەڕێز مەلا بەختیار بوو کە وتی ئێمە ئەگەر بێت و خاوەنی یەک کورسیش بین ئێمە هێزێکی سیاسی عسکەرین و
دەسەڵات وا بە ئاسانی نادەینە دەسەوە واتە یەک کورسی بین و 500 کورسی بین بەلای ئەمە هەر دەسەڵاتدارین لە هەرێمی کوردستان ئەمە نیشانی ئەوەیەکەوە ئەمان باوەڕیان بە پرۆسی دیموکراسی لە ناو یەکێتی هەر خۆی زوو ڕەت کراوێن ئەم قسەی ئەوەندە وەکو قسەی مەلا بەختیار یعنی وێ ناکرا وەکو یەکێتی وێنە نەکرا کەسێکی ئاسایی نییە لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان و شەخ جعفەریش کەسێکی ئاسایی نیە ناو یەکێتی نیشتیمانی کوردستان وەک پێشمەرگێکی ئاسایی بێ بڵێ من شتێکی وام کردووە هەرچیان بەرپرسی باڵان لە ناو یەکێتی نیشتیمانی کوردستانە و وتاکانیان وتەی فەرمی یەکێتی نیشتیمانی لەگەڵ ئەوەشە بۆ ئەوەی ئێمە سنگمان فراوان بێ ئەمە لە کاتێکا سنگمان فراوانە بێ کە پرۆسەی دیموکراسی لە هەرێمی کوردستانە و یاساش بەرقەرار بێت و ئەم دوو هێزە سیاسی کە قۆرغی دەسەڵاتیان کردووە و وڵاتیان تووشی دەیان قەیرانی سیاسی کردووە و قەیرانی کۆمەڵایەتیش خۆتان ئەزانن کە پێش ئەم ڕووداوانەی 16 ئۆکتۆبەر و دوای ئەوەش قەیرانیشی کۆمەڵایەتی و ئابووری لە ناو هەرێمی کوردستانە بوو ئەویش بەهۆی قۆرغکاری و دابەشکاری لە سەروەت و سامانی هەرێمی کوردستانە بوو لەگەڵ ئەوەشە بڕیاری پاشەکەوتی موچیان هێنایە ئاراوە پەرلەمانیان داخست وەزیرەکانیان ناردە ماڵەوە وەزیرانەی کە سەر بە بستنەوەی گۆڕان بوون بەڵام ئەمانە هەمووی وای کرد کەوا پەرتەوازەی لە ناو ماڵی کووردا بێت و ئاشتەوایی کۆمەڵایەتی و ئاشتەوایی سیاسی لە هەرێمی کوردستانە بەرقەرار نەبێت و لەگەڵ ئەوەشە شتێکی زۆر گرنگ کە ڕوویدا ئەوش نەمانی بتمانەی خەڵک بە دەسەڵات کە ئەم دەسەڵاتی لە هەرێمی کوردستانە کە خۆیان لە پارتوی شێتی بینەوە بە شێوەی سەرەکی پاش ئەوی بستنەوەی گۆڕان دەرکرایە دەرەوەی زۆنەکە بینیمان ئەم دوو دەسەڵاتە نەهاتن چاکسازی بکەن چاکسازێکی ئابووری کۆمەڵایەتی سیاسی و ماڵی کورد ڕێخەنەوە وەدان بە هەڵەکانی خوێنن بینیمان بەرەو هەڵی تریان بردین کە لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرە بینیمان چیان بەسەر کووردا هێنا و چۆن ئەم قوارە سیاسی هەرێمی کوردستان حەزەکەم وەڵامی پرسیارەکە بمەوە ئێستا هاتوون پاش ئەو ساختەکاری گەورەی کە کردیان یاریان کرد بە دەنگی ڕەوا و شەرعیەتی خەڵکی کوردستان ئەیانەوە بە دەنگی ساختەوە بچنە بەغا ئەو کورسی و دەسەڵاتی کە لە بەغا دەستیانەکەوێت لە پێناو بەژۆندە تایبەتی حیزبەکانی خۆیانە بیخەنە کار و دووبارە و سێبارە و چواربارە و سەدبارە و تووشی دەیان قەیرانی ترمانکەنەوە ئێمە بە هیچ شێوەیەک سازش ناکەین لەسەر دەنگەکانی ڕاستەقینی خەڵکی کوردستان و سازش ناکەین لەسەر مردنی دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئێمە هاتوونێتە ئاراوە وەکو هێزێکی سیاسی بە تایبەتی هاوپەیمانی ئەمە جگە لە خطابێکە بۆ ئیستیهلاکی ئەلامی و چاواشەکردنی خەڵکە تەمەن ئەم وشەی چاواشەیە قسەی خۆمە قسەی ئەو نییە هیچی تر نییە بە بەڵگەی ئەوەی ئێوە لە بەغدا هیچستانەیە قسەیەکتان نەبووە لەسەر ئەوەی کە لە 12 مانگ ڕوویداوە ئەوەی قسەی هەبووە کۆمیسیۆن بووە هیچێتی بووە پارتی بووە سەرۆکایەتی کۆمار بووە یانیە ئەمە جێکەی پرسیار نیە لەسەر ئێوە بەڕاستی ئێمە لە هەر لەگەڵ ڕاگەیاندنی دەرئەنجامی هەڵبژارنەکان وەزانینمان بۆی کە ئەم پرۆسەیەکی پڕ لە ساختەکاری نەک ساختە هەر پرۆسەکە کۆی پرۆسەکە ساختەکاری بووە ینی یاری کراوە بە دەرئەنجامی پرۆسی هەڵبژاردننی لە هەرێمی کوردستانە و لە عێراق بە شێوەیەکی یەکسەر ئێمە بیاننامەیەکمان دەرکرد ڕاستەوخۆ کە ئێمە داکۆکی ئەکەین لە مافەکانی گەلی کورد لە بەغا لە ڕێگەی گەڕانەوەی ئەو دەنگاس دزراوانەی کە ئەم دوولایەنە سیاسیە کە دزیان و قۆرغیان کرد لە ئەویش وەکو چۆن سەرەوەت و سامانی هەرێمی کوردستانیان دزی هەتاکە ئەو دەنگانە نەگەڕێتەوە ئێمە سازش ناکەن لە هیچ شتێکە ئەمە هیرێکی ئەعلامی نەبووە ئەمە بە بەیاننامە هاوپەیمانی دەری کردو و لایەنە سیاسەکانی تر هەم گۆڕان و کۆمەڵ و لایەنەکانی تریش بە هەمان شێوە لە بەیاننامەیەکی هاوبەشاگە بە بیرتان بێنمەوە لە 2 ڕۆژ دوای ئەوە 2 ڕۆژ یا 3 ڕۆژ دوای ئەوەی کە لە مەکۆی گۆڕاندرا سەرجەم لایەنە سیاسەکان و گۆڕان و هاوپەیمانی و لە بارگای سەرەکی هاوپەیمانی کۆبوون و بەیاننامەیەکی هاوبەشیان دەرکرد و بەیاننامەیە بڕیاریاندا کە بەشدار نابن لە حکومەتی داهاتووی عێراق تاکو ئەم ساختەکاری یەکلا نەکرێتەوە لە ڕێگەی یاساوە با من پرسیارێکتر لە بەڕاستکەم لەوەی پەیوەندی هەیە بە خواست و داواکاری یەکڕیزی کورد ڕێخستنەوەی نێوماڵی کورد ئەوەندەی ئەم بابەتە لە لای یەشێتی دەوەڕۆژێندرێ هەز ناکەین ئەوەندە پارتی پێوی مهتەم بێت هێشتا خیتابی ئیعلامی پارتی ئەوەندەی ئیشکردنە لەسەر تەخوینکردنی ئێوەمانان و گۆڕان و کۆمەڵ و سوزانم بێگرت و ئەمانە هێشتا خیتابێک نییە ینی بەلای سوزان بێکڕێزی نێوماڵی کوردی دابچێ ئەم جیاوازی هۆکاری ئەم جیاوازیە بەڕێزت من وای نابێنم من ئەوەندە بینیم لە ڕێگەی دەستگاکانی ڕاگەیاندنی کە 24 و ڕوودا و گلی کورسان و کورساتیش لە
سەرەتا کەناڵەکانی ڕاگەیانی پارتی دیموکرات دەستیان بۆ کرد کە باسی یەکڕێزی ماڵی کوردیان کرد و دوای ئەوە یەکێتی نیشتیمانیەک لەڕێی کەناڵەکانیەوە کە باسی ئەم دەستەواژەی یەکڕێزی ماڵی کوردی هێنایە ئاراوە پاس سەختەکاریەکەن بۆ داپۆشینی ئەو سەختەکاریەی کە لە هەرێمی کوردستانە کراوە بۆ ئەوەی کەوا ئەم قۆناغێکی ئێمە تیاین کە باس لە سەختەکاری و لە دەنگە ڕاستەقی دزینی ڕەنگ دەنگە ڕاستەقیەکانی خەڵکی کوردستان کرا بۆ داپۆشینی ئەو بۆ هیچی تر نەبوو ئەوەی کە بینیمان بۆ تێپەڕاندنی ئەو ساختەکاریە بوو ئەمان ویستیان بۆ ڕێگای بڵێن ڕاگەیانەکانیانەوە ئەو قۆناغە تێپەڕێن بڵێن ئەوە دەرئەنجامەکە دەرئەنجامێکی ڕاستەقینەیە ئێمە گەشتنە قۆناغی ئەوەی کەوا بچینە بەغاوە لە بەغا ئەبێ یەکدەنگ و یەکەڵوێز بین بەرامبەر بە پرسەنەتەوەیەکان بە جێبەجێکردنی مادەکانی دەسوور بە تایبەتی مادەی 140 کە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان بە بڕیاری ڕێفراندۆم و بە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبر بەرپرس بوون لە دەستدانی پەنجاوێکی خاچی کوردستان لە پێشچاوی هەموو جیهان و لە پێشچاوی خەڵکی کوردستان شتێکی ئاشکرایە و زۆر دووریش نییە لە مێژوویەکی زۆر نزیکە. زۆر باشە زۆر کە ئەمان ئەیکەن تەنیا بۆ چاوەشاکاری ڕایگشتیە بۆ تێپەڕاندنی ئەو پرسە گەورەیە کە دزینی دەنگی خەڵکە و بۆ ئەوەی کەوا ئەو سەختەکاریە کە کردویانە بەڕێزە پارتیویەتی جددی نین لە قسەکردن و خواستی هەرگیزا و هەرگیز پارتیویەتی لە مێژووی دامەزراندنیە لەو ڕۆژەی کەوا ئەوان اتفاقی استراتیژ لە نێوانخواانەکڕان لە ناوخواانە پاک نەبوون چونکە ئەگەر ئەبینین لە هەرێمی کوردستانە هەموو کەسێک ئەزانێ ئەوەی تەمەنی گەشتە ئەوەی کەفام کاتەوە ئەزانێ هەرێمی کوردستان دابژوە بەسەر دوو زۆنی زەرد و زۆنی سەوز واتە ئەمە یەک ریزینیە لێرێ لەگەڵ ئەوەشە مادەی 140 کە لە بۆیە 2007 بڕیاری لەسەر بدایە و جێبەجێ بکرایە ئەم دوو هێزە سیاسیە لە بەغا خاوەنی دەسەڵاتێکی باشون خاوەنی کورسێکی باشون و لەگەڵ ئەوەشە پلۆپایەکی دەسەڵاتی باشن زۆر باشە زۆر باشە کەواتە کاگلاوان چۆن داوای یان پرۆژەتان هەیە بۆ چوزانم دروستکردنی هاوپەیمانیتێک لە نێوان هێزە کوردیەکان لە کاتێکدا ئێوە هەر لە سەرتاوە لە دوای 12 مانجی ڕابردوو لەوە گەڕێ ینی بەقسەی ئەم بەڕێزانە بێت تەزویرتان کردو دەنجی هێزەکانی ترتان دزیوە یەکەم هەنگاوتان ناوە بۆچی بۆ دروستکردنە نێوماڵی کورد بەوەی کە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان تەنانەت لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان بێکەوە نەچوون بۆ بەغدا هەردوو هێز پەلەپەلتان کرد چوزانم پێش بەرشێتان کرد بۆ ئەوەی ڕووکەنە بەغدا و چوژن بۆ بەغدانی بەبێ هێزەکانی تر تەنانەت لەگەڵ پارتویەشتی بێکەوە نەچوون بۆ بەغدا کەواتە بە فعلی ینی ئەم قسەی ڕاز نییە کە زۆر جددینین لە بابەتی پەیوەست بە یەک ڕیزی کورد هاوپەیمانێتی کوردی بۆ چوونە بەغدا بەڵێ لەوە هاوڕام ئەبواە نەوەکەریچێتی و پارتی هێزە سیاسیەکان بێ کۆبڕۆن بەڵام بەهۆی ئەوەی بەشێکیان بە ئەنجامەکانی هەڵبژاردن ڕازی نەبوون دیارە یعنی دوا ڕێککەت یەکێتی بەتەنیا بڕۆ پارتی بەتەنیا بڕوە کە من بەلامەوە ئاساییە چونکە ئەم دانیشتانە من پێشتر لە چەندین چاوپێکەوتنی شوتومە نەوەک تەنانەت ئەو دانیشتانە و تحالفاتانەیە کە هەشە تحالفاتی زۆر هەشە تۆکمەنیە و هیچی لێ ئیجاد نابێت تەنها بۆ هێزە سیاسیەکان بتوانن یەکتر ببینن تەنانەت نێوماڵی شیعاش بە چوار کوتلایان نتوانن بڵێن بە چوار هاوپەیمانی هاتووە لەگەڵ هێزە کوردیەکان قسەکە بۆیە چوونی یەکێتی و پارتی بەتەنیا ئەمە کێشەیەک نییە و ئەم پرۆژەی ئێمە باسیەکەین کاک شۆڕش من ئەمە قسە لەسەرەوە بکەم ئێمە پێشتریش ئەومان هەبووە و من کاڵم قوربانیمان بۆ داوا خۆمە بە بەیاننامە و بە قسە نییە ئێمە بە تەجروبە بینیمانە و خەڵکیش ئەمەی بینیوە ئەگەر بێت و هێزە کوردیەکان ڕێککەون لەسەر ئەو پرۆژەیە ئەتوانەوە کە پرۆژەی ئێمە تەنانەت لەسەر پرۆژەیەک لە بەرژەوەندی گشتی بێ هێزێکی تر ئامادەی بکە با برادرانی کۆمەڵ برایانی هاوپەیمانی گۆڕان یان هەر هێزێکی تر سۆسیالیست ئامادەی بکە کە کورسیشی نییە بێ ئێمە پێی ڕازیە بین بەڵام ئەگەر بێت و ئەو هێزە سیاسیانە بەو شێوەی ئێستا ئەنجامەکانی هەڵبژاردن جا بە تەزویر بێ بێتە زووری ئەوەی وەکو بە خۆیان ناویان لێناوە قبولیان نەبێ و نێن بۆ بەغدا لەگەڵ ئێمە بەدڵنیایی ئێمە چاوەڕێیان ناکەین ئێمە کە باس ئەکەین لەگەڵمان بێن ئەوە لە بەرەوەی پێویستیمان پێ لە بەرەوەی پێمان زەڕورە کورد لەوێ یەکدەنگ پێ ئەجینا ئێمە هیچ پێویستێکمان پێنی ئەوانە لەگەڵ ئێمە بنیان لەگەڵ ئێمە نەبن پێشتریش ئەوان لەگەڵ ئێمە نەبوونە ئێمە توانیمانە بەرژەوەندەکانی کورد بەپێی ئەو حەزمەی کورد هەیەی یان بەپێ توانم بڵێم ئەو هاوچێشە نێودەوڵەتیانەی کە لە عێراق ڕەنجی داوەتەوە شیکاری بۆ ئەکرێیان نتوانم بڵێم کاریگەری لەسەر دەگوترێت ئەوە قسە ڕاستەکەیە ئەوە دۆخە ڕاستەکەیە کاگلاوانەوەی کە بەڕێز باسی لێوە دەکەی کاگلاوان دەگوترێت ئەوە حقیقەت و دۆخە ڕاستەقینەکەی کە بەڕێزت باسی لێوە دەکەی کە ئەوەی کە پێویستیتان بە هێزەکانی تر نیە دەگوترێت ئەوەندەی ئەم هێزانەتان بۆ ئەوە دەوێت کە لە دوای ئێوە بن وەکو کۆمپارس وەکو کۆرس لە ڕاستیدا بۆ هیچی تر نییە تۆش قسێکی لەو بابەتت کردیانی هەر دەچێتەوە سەر و قسەی من کە ئێستا وەکو پرسیار دەکەم ئەوە یعنی کاک شۆڕش ئەگەر ڕوخسەتم بدەی با تەوزیح بکەم بۆی ئەگەر ڕوخسەتم بدەی بۆی وڵات تێنە پەڕێ
کاڵێن پێویستیم پێ نیە مەبەستمان ئەوێ ئێمە ئەتوانین نوێنەرایەتی نەتەوە بکەین لەوێ و ئێمە ئەتوانین بەرژەوەندیەکانیان بپارێزین مەبەست ئەوێ لە پێویستی واتە ئێمە ژمارەیەکی قورسین لەوێ ئەتوانین نوێنەرایەتی خوشکبرایەکانی تریشمان بکەین بەڵام کە ئەڵێن زەرورە لەبەرەوەی پێمان باشە نێوماڵی کورد تەنانەت یەک تاکە کوردیش تەنانەت یەک هێزی سیاسی ئەگەر یەک کورسیش بێ لێمان زیانە بێتەوە زەرورەکە ئەوەیە کە هەمومان بێکەوە بین پێویستیەکە ئەوە نییە لەبەر چاویان نەگرین پێویستیەکە ئەوە نییە ئێمە نەمانەوێت لەگەڵمان بن بەڵام خۆی لەوە ئەبینێتەوە ئێمە مێژوێکمان هەیە توانیمانە لەو چارێگە سەدەیە کە لەگەڵ هێزە سیاسیەکانیان ئەتوانم بڵێم لەم سێ خولەی پەرلەمان لەگەڵ بەغدا ئێمە لە کۆنتاکت و پەیوەندی بوونە توانیمانە بەرژەوەندیەکانمان بپارێزین و نابێ مەش ئەمە لە بیر بکەین کاک شۆڕش یعنی کورسی ئەم هێزانە سنگ و قورساییەکی وانە لە بەغدا بتوانێت گۆڕانکاری گەورە ڕووبدا ئەگەر بێتونێ نە حکوومەت یان ئەگەڵ بێت و لەگەڵ تەحالوفی کوردی نەبن تەنانەت ئەتوانم بڵێم کوردیش ئەگەر وەکو نەتەوە سیر نەکرێ خۆ کورسیەکانی ئێمە هەمووی بەیەکەوە کۆکەیتەوە ناکاتە هەفتا کورسی ئەتوان هەموو شتێک بەبێ کورد تێپەڕێنن ئەوە تا بینیمان یاسای بودجە چۆن تێپەڕێنرا لە ساڵەکانی تر بۆیە ئێمە نابێ ئەومان لە بەرچاو بێ ئەگەر ئێمە ناڕازی بین ئەوە پرۆسی سیاسی لە عێراق تێکەچێت بەشداری نەکا پرۆسی سیاسی لە عێراق سنە بەشداری نەکرد پرۆسی سیاسی با من پرسیارێشتر لە بەڕێستان دەگوترێ ئەوە هەر ئەو چوار هێزانین کە لە ئێستادا پرسیاری ئەویان لەسەر کە بە جۆرە لە جۆرەکان عینادن لە بابەتی پێکهێنانی هاوپەیمانەتی سوزانم دروستکردنی یەکڕێزی لە هەمبەر بەغدا لانی کەم ئەوە پارتی دیموکراتی کوردستان و هەروەها یەکێتی نیشتیمانی کوردستان خۆشیانن ینی بنمونە ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئێمە لە ماوەکانی ڕابردوو لەم چەند ماوەکەمە بینیمان ینی خەریک بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغدا لە بابەتی سەرۆک کۆمار بکەونە کێشەوە من هەروەها قسەیەکی بەڕێز کاگە ڕەوەند مەلا مەحموود جێگری بەرپرسی مەڵبەندی کەرکووکت بۆ دەخوێنمەوە کە پارتی تۆمەتبار دەکات بۆی کە لە هەر شوێنێ بزانێ یەکێتی پێگەی بەهێزە کێشەی بۆ دروست دەکات من لەم ڕۆژانێ چەند ڕۆژی ڕابردوو ینی قسەی کردووە کەواتە ینی ئێوەش بۆ خۆتان ینی بەشێک لە بەرپرسیارەتی ئەم دۆخەتان لەسەر شانە ینی من نایشارمەوە بەڵێ بە دڵنیایی بەرپرسیارەتی ئەم دۆخە نەوەک بەشێکی 150 لەسەر شانی یەکێتی نیشتیمانی کوردستانە و ئەتوانم بڵێم چارەسەرکردنیشی بەشی زۆری ئەکەوێتە سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە سەرۆک کۆمار ئەمە شتێک بڵێم لە ڕاگەیاندنەکان زۆر قسەی لەسەرکرێت دیارە ئێمە لەگەر پارتی دیموکراتی کوردستان لە هەڵبژاردنەکانی پێشتر وا ڕێککەوتو بووینکەوە لە بەغا ئەوان کاندیدیان نەبێ بۆ سەرۆکی کۆمار ئەو بۆ ئێمە بێ و لە هەرێمی کوردستان ئێمە بۆ سەرۆکی هەرێم کاندیدمان نەبێت تەنانەت پشتیوانی کاندیدەکەی ئەوانیشمان کرد بۆ سەرۆکی هەرێمی کوردستان بەڵام هەمووتان نەزانن بارودۆخی یان نەتوانم بڵێم پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان پەیوەندیەکی زۆر تەندروست نییە و بەداخەوە پەیوەندی سەرجەم هێزەکان ئەتوانم بڵێم ئەو پەیوەندیە نییە کە داخوازی خەڵکە یان داخوازی خۆیانە یەکێتی نیشتیمانی پارتیش بە هەمان شێوە ئەوان لە بەغدا دیارە ئێستا کێشە هەیە لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان و تەنانەت لەسەر هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستانیش هەمومان نەزانین ئێستا لە مانجینۆ کە باوەڕیارە هەڵبژاردن بکرێت باس لە هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان ناکرێ من پێم وایە یعنی حەزم لێ نییە بەڕاستی بەڵام ناچار بووین لە بەرۆی لە ڕاگەیاندنەکان زۆر قسە لەسەرەوە کرێ پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان ناچار بکات دەست لە مۆزوعی سەرۆکایەتی هەرێم هەڵبگرێ زەختەکان لە بەغدا لە بەرۆی ئەوان کورسیەکانیان زیاترە داوای سەرۆکایەتی کۆمار بکات بۆ ئەوەی کێشە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانم بڵێم ناتوانم بڵێم کێشە دروست بکە توانم بڵێم ڕیانی کەم ڕێچێتی ڕازی بکە بەوەی کە لە مۆزوعی سەرۆکایەتی هەرێم دەستبار بێ لەگەر پارتی دیموکراتی کوردستان چارەسەری بکە ئەوەی کە باسم کرد ئەوە زانیاریە نە زیاترە نە کەمترە بەغدا من پێم وایە پارتی دیموکراتی کوردستان سەرۆکایەتی کۆماریان بە دیاریش بدەنێ وەری ناگرنەوە بۆی ئەو کاتەش لەگەر بەرپرسانی یەکێتی وتم پێیان بڵێن فەرمون ئێوە وەری بگرن ئێمە لە هەولێر مڕەشەحمانە بێ بۆ سەرۆکی هەرێمی کوردستان من پێم وایە تەنها ئەوێ زیاتر نییە و بەلاشمانەوە ئاساییە هێزی سیاسین یعنی یەکێتی پارتی یان هەرێزێکی تر مناقەسە بکات لەسەر بەدەستێنانی بەرژەوەندیەکانی خۆی بەشێوەیەک بەکاری بێنێ لە پێناوی بەرژەوەندی زۆر باشە فەرموو من یەک دوو کۆمنتمێ لەسەر قسەکانی بەڕاست کاگلاوان بەڕاستی مای هەڵوەستەیە کاگلاوان دەڵێ ئەگەر ئێمە بچینە بەغا چاوەڕانی ئەوان ناکەین و ئێمە تا چاوەڕوانی ئەوان نەکەین دەتوانین بەڵێ باسی ئەوەشە کاکەوە تا ئێستاوان بەرژەوەندیەکانی هەرێمی کوردستانیان پاراستۆ لە بەغا من ئەپرسم چێ بەرپرسە لە جێبەجێنەکردنی مادەی 140 دەستور کە تایبەتە بە ناوچە جێناکوکان کە ئێستا خۆتانزان لە بارودۆخێکە دووش کە بەشە بودجێی هەرێمی کوردستان برا لە سەردەمی مالکیە ئەمان چۆن توانیان بەرژەوەندی هەرێمی کوردستان بپارێزن دوای ئەوەش کە بەشە بودجێی هەرێمی کوردستان لە بۆ 2010 تێپێڕێنرا و کەم کرایەوە لە 7 بۆ 12
ئەمان لەکوێ بوون بۆ هێزە سیاسی کە ئەم باسێکە کاڵێمە قورسایەکی سیاسی خۆمان هەیە و لەگەڵ ئەوەشە چۆن ئەمان نەیانتوانی بەژەوەندەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بپارێزن کە خۆی لە دوو هێزی عسکەری گەورە بێنێت یەکێکیان سەر بە پارتی دموکراتی کوردستانەوە یەکێکیان سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستانە واتە ئەمە بەسم ئەوەیە موچەی پێشمەرگە کە یەک نەخراوە تا ئێستا لەگەڵ هێزە چەکدارەکانی عێراق و نەیانتوانیوە ئەم کارە بکەن و دوای ئەوە من پرسیاری کردن لە بەڕێز دەکەم ئێمە دۆخی کەرکووک لە ماوەی ڕابردووە و کاتێک کە نەجمەدین کەریم کە بارێزگاری کەرکووک بوو سەر بە یەکێتی نیشتیمانی کوردستان بەیانەیە با بڵێن ئەوان حاکمی شارەکە بوون بینیمان لەوەیە پەرتەوازەیی ماڵی کورد لە ناو کەرکووکە کە جێی ناوکۆکی بوو کە ناوچەیەکی باڵنگەرم یا هێڵی گەرم بوو لەگەڵ هێزە سیاسیەکانی تر یا خۆ لەگەڵ لە نەتەوەکانی تر کە عەرەب و تورکمان و مەسیحی و نازانم چییە ئێوە نەتانتوانی بەرژەوەندەکانی خەڵکی کەرکووک پارێزن و بە ڕۆژەڕەشی 16 ئۆکتۆبەرتان گەیاند ئەمە چۆن ئێوە توانیتان بەرژەوەندەکانی کورد بپارێزن بەبێ ئەم هێزانەی کە ئێستا هاتوونەتە ئاراوە یاخۆت بەبێ ئەوەی کەوا ئەعتیمادکەنە سەر هێز و لایەنە سیاسیەکانی تر من حەزەکەم جۆی وەڵامی ئەم پرسیارەم باتەوە کاگلاوند زۆر کاگلاوند جۆ لە پرسیارەکەی ئەم بەڕێزە بوو چی دەڵێ لەوبارەوە بەڵێ ئاجم لێ بۆ ئەگەر کاتم بدەیت وەڵامی بدەمەوە کاکشەرش سەبارەت بە مادەی 140 من پێم وایە یعنی بێویژدانیەکی زۆر گەورەیە یعنی ئەوەنە بە بچوکی سەیری مادەی 140 بکرێ ئەوەنە بە بچوکی سەیری کەرکووک بکرێ تەنها من بۆ ئەوەی بێم چکە بەڕاستی من لە ئاستە قسە ناکەم لەگەڵ ڕێزم من بێم تەنها بۆ ئەوەی پەنتانە لە هێزێکی سیاسی بدەم بێم بابەتێکی ئاوە گەورە بچووک بکەمەوە من بێم بۆی لە یەکێتی لە پارتیان لە خوشکبرایانم لە هاوپەیمانیان لە گۆڕان لە بەرەوەی سڕاعی سیاسیم هەیە چونکە من پێم وایە بابەتێکی لەوە گەورەترا مەسەلەی کەرکووک تورکیای تێدایە و ئێرانی تێدایە و عێراق تەنانەت ئەتوانم بڵێم هێزی هاوپەیمانانی هەمومان ئەبینین هاتوونەتە قۆنسڵیان لەوێ کردوتەوە چونکە ئەزانن چۆنە ئەمە لەلایەکی تر کاک دکتۆر بەرهەم جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران بوو ئەو کاتەکە جێگری سکرتێری یەکێتی نیشتیمانی کوردستانیش بوو خاوەن هێزێک و ئەتوانم بڵێم دەسەڵاتێکی زۆریش بوو لە بەغدا نەیتوانی هیچ بۆ مادەی 140 بکەن نەیتوانی ئەو مادەیە جێبەجێ بکە کە ئەو کاتە نوێنەرایەتی یەکێتی نیشتیمانی کوردستانیشیە کرد و سەرجەم کوردیش هەموو بەیەکەوە نەیتوانی مادەی 140 بەو شێوەیە جێبەجێ بکە کە لە بەرژەوەندی ئێمەیە بۆ چونکە هێزە سیاسیەکانی عێراق پشتیوانیەکی نێودەوڵەتی زۆریان هەبوو بۆ چارەسەر نەکردنی ماچە کێشە لە سەرەکان و ئەمە تەنها لەوێ نییە ئەوەتە کەشمیر هەیە لە هیندستان و لە کۆمەڵێک وڵاتی تریش هەیە مەسەلەی کەرکووک تەنها پەیوەند نییە بە یەکێتی و تەنها پەیوەندیش نییە بە کورد من پێم وایە تاوەکو کێشەکانی عێراق چارەسەر نەکرێ ئەوە چارەسەر ناکرێت وەکە مەسەلەی کەمکردنەوەی بودجە و یان ئەتوانم بڵێم بەرژەوەندی پاراستنی بەرژەوەندیەکانی پێشمەرگە ئەو باسی کرد من پێم وایە بۆ ئەوەندەی ئێستا پاراستراوە یان ئەوەندەی بەدەست هێنراوە چی بەدەستی هێناوە خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان و هێز هاوپەیمانەکانی بوونێ هێزی تر نەبووە ئێمە ناڵێن ئێمە هەموو شتێکمان بۆ کورد کردووە بەڵام ئەوەی ئێستا کورد لە بەغدا بەدەستی هێناوە غەیری ئێمە توانای کەسی تێدا نەبووە غەیری ئێمە هاوکار بوونێ هێزەکانی تر بەڵام ئەگەر ئێمە نەبووینایە کە هێزی چەکدارمان هەیە عەرەب ئەوەی لێ قبوڵ ناکردین هەمومان بینیمان بۆ ماوەی 48 سەعات هێزی هاوپەیمانان پشتی لە ئێمە کرد هاتن کەرکووک و ناوچە دابڕێنراوەکانیان داگیر کردەوە هێزەکانی خۆیان هێناوە ئەوێ ئەگەر سوقل و سەنجی ئێمە نەبایە دڵنیاتانە کە مۆتازا خۆشوانە ئەوەستانە و هێزانە بەڵام ئەوە ئێمە بووین هێزی چەکدارمان بێویژدانێکی زۆر گەورەیە لەبەر ئەوەی من ناکۆکم لەگەڵ تۆ کاک لاوەن جۆر لە قسەی کاک شۆڕش با جێم لێیە ئەڵێ هەڵەی سیاسی بەڵام کاک شۆڕش خواگەر کاتم بدەیت جێم لە قسەکانی ئەو بەڕێزێ بە سافی لە ڕیفراندۆ من ڕای خۆم ڕاشکاوانە ئەڵێم ئەو کاتە من ئەتوانم بڵێم یەکێک لەو کادیرانە بووم کە لە یەکێتی نیشتیمانی کوردستان تووشی سەرنج ڕاکێشان و تەڕادەیەک سزادانیش بوومەوە لەبەرەوەی من بە ئاشکراوتم ئێستا کاتی ڕیفراندۆم نییە نابێ ئێمە بچین ئەو پرۆسەیەوە من لەگەڵ نەبوومە بەڵام کە حزبەکەم لەگەڵی بوو ئێمە لەگەڵی بووینە و دکتۆریش من پێم وایە بێویژدانێکی زۆر گەورە کە ئەگەر بێت و تەنها مەبخاتە ملی یەکێتی نیشتیمانی کوردستان لە سێ مقابلە بەڕێز دکتۆر بەرهەم پشتیوانی خۆی بۆ ڕیفراندۆم دووپات کردەوە ئەو ڕۆژەی کە هاتە دەرەوە لەگەڵ خێزانی باسی لەوە کرد کە دەنجی داوە بۆ بەڵێ لە ڕیفراندۆم مامۆستا عەلی باپی بەڕێزیان دەنجی داوە بە ڕیفراندۆم لەگەڵ هەموو هێزەکانی تر خوا دکتۆر کاتم بدە ئەگەر دکتۆر ئەگەر کاتم بدەیت چکە من کاتی تۆم نەخوارد
هەموو هێزەکانی تر لەگەڵ ریفراندۆم بوونە بۆی ئەو بەرپرسیارەتیە تەنها یەکێتی تەحملی ناکە هەموو هێزەکانی تر تەحملیەکەن من ئەڵێم بەڕێ هەڵە بوو یعنی لەوە هەموو کۆکم لەگەر دکتۆر هەڵە بوو کاتی ریفراندۆم نەبوو بەڵام کە کردمان ئەبێ هەمومان شانی بدەینە بەرێ نابێ وڵای من لی دێمە دەرەوە لەگەڵی نیمە تۆش لەگەڵی لەبەرەوەی ئێوەش دەنگتان بە ریفراندۆم زۆر باش ئەگەر تۆ بە شخصی لەگەڵی نەبی وەکومێ زۆر باشە بەڵام حزبەکەت لەگەڵی بۆ چی حزبەکەت لەگەڵی بۆ ئێمە نابێ ئێمە نابێ ئەوە بچووک بکەینەوە زۆر باشە کاگلاوان لا ئەنجومەنی وەزیران لە حکوومەتی عراق هیچی نەکرد بۆ بعدەی سەد یانلانی کەم لە سەردەمی ئەویش هیچی نەکراوە یان دۆخەکار خۆی بووە کێشەی کەرکوو تەنها کێشەی یەکێتی نیشتیمانی کوردستانی کێشەی هەبوومانە و ئەوەی تا ئێستا بەدەست هاتووە هەمووی ئەوان کردویانە ئەوان چیان کردو من حەزەکەم من ئەمویست وڵامی ئەوم باتەوە چ بەرژەوەندیەکیان پاراستووە ئایا بەرژەوەندی سربەخۆیی بڵێن ئابووری هەرێمی کوردستان بووە کە دابش کراوە لە بینی دوو دەسەڵات و دوو بنەماڵەیە کە هەرێمی کوردستان بە قەیرانێکی ئابووری زۆر سەختا تێپەڕان و ئێستاش تا ئێستاش ئێمە بۆ قەیرانە بەدەستی و قەیرانە ئابووری و ئەناڵێنین و ئایا ئەم بەرژەوەندی کە ئەمان پاراستنیە ئەو بەرژەوەندی بۆ کە بودجەی هەرێمی کوردستان لە بەغاوە بڕا من پرسیاری ئەوم لێ کرد ئایا کە بودجەکە تێپەڕا ئەمان هەڵوێستیان چی بوو بۆیە گرتو نەبوون لە بەغا بەرامبەر ئەو بڕیارە بۆچی چوونە دەرەوەی پەرلەمان بۆ لە دەرەوەی پەرلەمان گفتوگۆی سیاسیانە کرد و حەسحەسەی سیاسی و ئابووریانە کرد من ئەم پرسیارانەی کە لە بەڕێزم کرد دەبارەی کەرکووک من باسی خودی نەجمەدین کەریم مەکرد لەو کاتێک کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەناو کەرکووە دوو هێزی سیاسی بوون دوو ئاسایشیان هەبوو دوو فەرمانگەیان هەبوو ئەم هەال لەوێ شارێکی دروستە کرد ئەو هەال لەو شارچکەی دروستە کرد ئەو لە ها زەوی تەوزی کەرکووچیان هەتاکو گەشتوە ڕادەیەکی دابشکاری ئەوە کە دوو پردی سەرەکی هەبوو لە خاصەیەکیان پردی زەربێکیان پردی سەوز بوو واتە ئەمە من باسی ئەوە کەم ئەم دوو هێزە سیاسیە هەرگیز لەگەڵ یەکڕێزی کوردان نەبوونە و یەکدەنگی کورد نەبوونە بەرامبەر بە هیچ لایەنێکی سیاسی و لە هیچ بارودۆخێک و لە هیچ شوێنێکە ئەم خیتابە تەنیا بۆ شەرعیەتدان نییە بۆ ئەوەی ڕێگەڕێزی کوردست دەبێت دکتۆر گیان حەز ناکەم ئەم خیتابە ئێوە تەنیا بۆ پاساودانە بۆ ئامادەکردن و چوزانم سازدانی جەماوەرە تا ئەوەکو فکری ئەوە قوبڵ بکەن کە یەکڕێزی کوردی بجگە لە خەیاڵ هیچی تر نییە ئەوە لە بنەڕەتە باوەڕتان بە بابەتەکە نییە ئەم جۆرە خیتابەتان هەیە و زۆریش تەئکیدی لێ دەکەنەوە بێگومان جەماوەری کوردستان ئەوەندە وشیار بۆتەوە ئەوەندە تەجروبەی تاڵی بینیەوە بەدەست ئەم دوو لایەنە سیاسیەوە کە پەرتەوازەی ماڵی کوردی خسۆتە بەرسفرەی هەموو ماڵێک پێویست بە لێدوانی و بە تەرویزی سیاسی ئەمە ناکات کە ئێمە لێدوان بین یاخود بانگەشەوە بکەین کە ئەمانە یاغریزی ماڵی کوردان شێواندەوە بەڵکو هەر کەسێکی ئاسایی و سادەی تاکی کورد هەمووی شارەزای ئەو بووە ئەم دوولایەنە سیاسیە لەو ڕۆژێک کە پیان هێنایە ناو هەرێمی کوردستان لە پاش ڕاپەڕینە مەزنەکەی نەوەتەکان ئەمان کەوتنە دژایەتیکردنی خۆیان و لایەنە سیاسەکانی دکتۆر ئێستا ئەوەی ڕوویداوەوە هەندێکی ئێستا ڕۆدا ناکرێ ئێمە تەجاوزیکەین پاش ئەو فەشەلە سیاسیانی ئەم دوو حیزبە سیاسی هەرێمی کوردستان و پاش داڕمانی دەنگ و جەماوەریان و دەستبردن بۆ ساختەکاری بۆ مانەوەی خۆیان و شەریعەتدان بە دەسەڵاتی سیاسی خۆیان و بەکارهێنانی هێزی پێشمەرگەی کوردستان و هێزە قارەمانەی کەوا دەیان ساڵە شەڕەکە لە پێناو سربەخۆیی و بەرقەراربوونی دیموکراسیەت و دادپەروەری لە هەرێمی کوردستانە بەکارهێنانیان وەکوی هێزگەلێک بۆ بەرژەوەندیە تاکە حزبی و سیاسی و کەسایەتەکەی خۆیان ئەمە وای کردووە کەوا ئێمە بە هیچ شێوەیەک متمانەمان بە خطابی سیاسی ئەم دوولایەنە سیاسیە نەبینێ بە تایبەتی پاش ساختەکارە گەورەکەی 12 ئایار کە ئەمە ئەو پەڕی با بڵێن نەئەخلاقی سیاسی نیوان لەم دوو حزبە سیاسیەوە کەوا متمانەی هێژ وەکو وتمان لەوە پێش باسمان کرد لە نێوان هێزە سیاسیەکان و یەکڕێزی و یەکگوتاری ماڵی کورد بە شێوەیەک تێکدا ئێمە ئەتا بڵێن بەرژەوەندە نیشتیمانیەکانیشمان لۆ لار خست ئێستا هاتوونتە نێو ماڵی پەرتەوازە بە شێوەیەک پەرتەوازە بوونەکە گەیشتونەتە ڕادەی ئەوەی کەوا ئێمە تۆمەت ئەبەخشینەوە بە یەکتر ئەم تۆمەت بەخشینەوەیە ئایا بۆ لەلایەن هێزە سیاسەکانی وەکو پارتی و یەکێتی بەرامبەر بەلایەنەکانی تر ناکرێت کە ئێوە ساختەکارن بۆ ئێمە ئێوە ئەڵێن ئێوە ساختەکارن بۆچی ئێوە لەو ڕۆژەی کە دەنگی تایبەت ئێڵغا کرایەوە تەپڵی ئەوەتان کوتی کە دکتۆر بەرهەم و هاوپەیمانی لە پشت ئەم کارەوەیە کە هێزی پێشمەرگەتان لە مانگی ڕەمەزانی پیرۆزە هێنایەتە سەر جادە کە تەنات لە سلێمانیە بۆ لە هەولێرە مافی پێشمەرگە نەخورێ نەخێر ئێمە داوای ئەومان کرد وەکو هاوپەیمانی لەو کاتەیە بیاننامەیەکمان دەرکردوتمان ئێمە بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەویانین دەنگی تایبەت ئیلغا بکرێت بەس لەگەڵ ئەویان دەنگی تایبەت
دەنگە ڕاستەقینەکەی تایبەت بخرێتە ڕوو زۆر باشە ئەعلان بکرێت دەنگان بەدەستی ژمار بکرێتەوە یاخود دەنگە ڕاستەقینەکانی تایبەت ئەو ئەژمار بکرێن نەک ئەو دەنگە ساختەکارێکە لایەن هێزی دەسەڵات کاتم نەما زۆر سپاس بۆ زۆر بەڕێز کاگل لاوەن جەلالەغا ڕاوێژکاری یاسایی سەرۆکی پارلەمان کە لە سۆری هەولێری پایتەخت لەگەڵمان بووی زۆر سپاس دەکەم هەروە زۆر بەڕێز دکتۆر حوسێن شەفیق شوانی ئەندامی ئەنجومەنی گشتی هاوکردنی زۆر سپاس بۆ تۆ زۆر بەڕێزم سپاس بۆ ئێوەش بینەرانی بەڕێز تا لە هەفتەی داهاتوو پێتان دەگەمەوە هەموو لاک بەخوای گەورە دەست بێرم خواتان لەگەڵ